بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لباس آل عمران دايكي مريم داين كقتمان مريم سلامي خوالي بكاتك لدايك بو طبعا وكو شوا معجزيك لدايك بو دایکی مەڕیەمەی کە مەڕیەمەی یعنی پێشەوەی مەڕیەمەی بێتەوە ئەو کاتێک کە مەڕیەمەشی بووە ئافرەتێکی بەتەمەن و نەزۆک بووە، هیچ منداڵێکی دیکەی نەبووە. دەفەرموون جارێکیان لە بندارێکیدا دانیشتووە، کۆمەڵێک فەرخە چۆلەکەی لێبوون، داکەکەی تەمەن بە دنووکی خواردنی بۆ هێناون و بەدەمیەوە کردوون، دەڵێن زۆر عەتف و سۆزی جوڵاوە، وەک دەڵێ حەزی بۆ منداڵ و ڕغبەتی بۆ منداڵ چووە و دیسانیش تەمەن یەقینی هەبوو چۆن خوای گەورە باڵندەیەکی بێدەسەڵات بەخێو دەکا و دەژیێنێت و لە برسان نایکوژێت و سەرپەرشتی گەورە بوونی دەکا. ئەگەر خوای گەورە ئیرادەی لەسەر بێ، کەسی بەتەمەنیش و کەسی نەزۆکیش دەتوانێت خوای گەورە منداڵی پێ بدات. وێ لەو حاڵەتەیدا تەمەن کە گوتمان دوعا دەکات، لەگەڵ دوعایەکەش نەزر دەکا ئەگەر منداڵی ببێت و خوای گەورە کوڕی پێ بدا، ئەو کوڕی بکاتە خزمەتکاری ماڵی خوا و تایبەتی کا بە خزمەتکردنی پەرزگاکەیان و وای لێ بکا کە هەمیشە لە خزمەتی پەرزگا و مەعبەدی موسڵمانان دابێ. بەڵام گوتمان کە لەدایک دەبێ قەدەرەن، طبعاً ئەو داوای کوڕی کردووە بەڵام خوای گەورە کچی پێدەدا. کاتێک کە وەک دەڵێ نەوعێک خەفەت دەخوا لەسەر ئەوەی کە ناتوانێت نەزرەکەی جێبەجێکا لەبەر ئەوەی کە ئەوەی لەدایک بووە کچە و کوڕ نییە، گوتمان ئەو کاتەش کوڕ بە کەڵکی ئەوەی دەهات بیبەنە پەرزگا و مەعبەد و خزمەتی ماڵ و ماڵی خوای پێ بکرێ. بەڵام خوا ئاگاداری کردەوە کە فەرمووی ئەو کچەی ئەو کوڕی کە تۆ داوات دەکرد وەکو ئەو کچە باش نییە کە ئێمە پێمان داوی، ئێمە کچێکمان پێداوی کە لە کوڕ کەوەی تۆ داوای دەکەی زۆر باشترە. کاتێک کە لەدایک دەبێ، گوتمان زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لە خۆی دەگرێ، بەڵام زەکەریا هەم تەمەن لەدایک بوونی مەڕیەمەی کە لەدایک بووە دایکی ئافرەتێکی پیری بە ساڵاچووی نەزۆک بووە، وەک دەڵێ قەناعەتێکی بۆ دروست کردووە، یەقینێکی بۆ دروست کردووە خوا ئەگەر ئیرادەی لەسەر بێ و حەزی لەسەر بێ منداڵ دەدا بەویش کە و هەروەها ئەوەش کە هەر کاتێک گوتمان چوو بێتە لای مەڕیەمەی کۆمەڵێک خۆراک و خواردنی لێ بووە کە نە لەو مەنتیقەیدا هەبوون لەو دەوروبەرەی و نە لە وەرزەکەشی وەرزی بوونی میوەکەی بووە و هەروەها مەڕیەمە لە شوێنێک بووە، لە شوێنێکی داخراو کەس دەستی نەگەیشتۆتێ. ئەوانە هەموو وایان کردووە کە زەکەریاش سەلامی خوای لەسەر بێت هەم یەقین و متمانەی بەخوا زیاتر بێ کە ئەگەر دوعای تەنانەت شتی مەحاڵیش بکە لای خوای گەورە هیچ شتێک مەحاڵ نییە. لای ئێمە هەندێک شت هەیە مەحاڵە و زەحمەتە، لای خوای گەورە ئەوەی حەزی لێ بێت و ئەوەی بیەوێ دەتوانێ بیکە و هیچ زەحمەت و ماندووبوونێکیشی نایە بۆ خوای پەروەردگار. تەنها ئەو قەناعەتەی کە تۆ هەتە بەخوای، ئەو تەوەککولەی تۆ هەتە بەخوای دەور دەبینی لەوەی کە خوا ئیشت بۆ دەکا یا بۆت ناکە. جا زەکەریا لەو حاڵەتەدا دەفەرمێت هونالیکە، لەو کاتەدا یعنی کە کاتی خۆی بینی بووی مەڕیەمە لە ئافرەتێک لەدایک بووە کە پیرە و نەزۆکە و هەروەها کە دەبینێ لە وەختی یعنی لە ناوەختیدا میوەی وەک دەڵێ تەواوی و خۆراکی تەواوی لەکنە و هیچ کەسێک مرۆڤێک بەشەرێک بۆی نەبردووە، یەقینی پەیدا بوو کە ئەوەی ڕزق و ڕۆزیەکەی بۆ مەڕیەمەی بردووە و سەرپەرشتی مەڕیەمەی کردووە خوای پەروەردگارە و مەلائیکەت و فریشتەکان خواردنەکەیان بۆ بردووە. خوا دەفەرمێ هونالیکە، لەو کاتەدا، لەو حاڵەتەدا داعا یعنی پاڕایەوە زەکەریا سەلامی خوای لێبێ ڕەبەهو لە پەروەردگاری خۆی. چی کرد و چی گوت؟ قالە، فەرمووی زەکەریا ڕەبی ئەی خوای خۆم، هەبلی ببەخشە بە من لەدونکە لەلایەن خۆت ذریەتەن طەیبە، ذریە وەسە و نەوە و منداڵێکی بەڵام طەیب، پاک، چاک، ساڵح
ئینەکە بێگومان تۆ سەمیع الدوعا، سەمیع بیسەری هەموو دوعا و هەموو پاڕانەوەیەکی. تەنها ئەوەندە، بەڵام بە تەوەکوول و قەناعەتێکی تەواوەوە لەخوا پاڕایەوە، چونکە یەک لە مەرجەکانی دوعا بریتیە لەوەی کە کاتێک دوعا دەکەی یەقینت هەبێت کە خوا دوعات قبوڵ دەکا. هەر دڵێک کاتێک کە دوعا دەکا ئەگەر یەقینی لە دڵیدا بوو بە دڵنیاییەوە خوای گەورە دوعای قبوڵ دەکات. جا ئەو کات وەکو ئەوەی زەکەریای قبوڵ کرد، یان ئەگەر ئەو کاتی بۆی قبوڵ نەکردی حەتمەن وەختێک خوای گەورە دوعاکەت هەر لێ وەردەگرێ. بەڵام دوعا بکەی و دڵت بێ ئاگا بێت و دوعا بکەی و گومانت هەبێ لە خوای و دوعا بکەی و یەقینیشت پەیدا کرد بێت کە خوا دوعات هەر قبوڵ ناکە. زۆرێک لە ئێمە واین دوعایان دەکەین بەڵام پێشوەختە بڕیارمان داوە لە دڵی خۆمانەوە وەک دەڵێ قەناعەتی پێکمان بۆ دروست بووە کە دوعاکە بێ ئەنجامە، بێ نەتیجەیە. دوعای ئاوا بە هیچ شێوەیەکی قبوڵ نابێت. دوعایەک یەقینت نەبێت، تەواوی متمانت نەبێت بەخوای کە بۆت قبوڵ دەکات، خوا بۆت قبوڵ ناکە. بۆیە بە یەقینەوە دوعای کرد و هەر ئەوەندەش دوعای کرد. هونالیکە لەو کاتەدا دەعا پاڕایەوە زەکەریا ڕەبەهو، زەکەریا لە پەروەردگاری خۆی قالە فەرمووی ڕەبی ئەی خوای خۆم هەب لی ببەخشە بە من لەدونکە لەلایەن خۆت ذورریەتەن طەیبە، نەوە و وەچە و منداڵێکی پاک. چونکە بوونی منداڵ بەتەنێ گرنگ نییە. منداڵ ئەو کاتە باشە، ئەو کاتە چاکە، ئەو کاتە ڕەحمەتە کە طەیب بێ، کە باش بێ، ساڵح بێ، چاک بێ، خاوێن بێ. لەنا منداڵی خراپ بە بێگومانی نەبوونی لە هەبوونی زۆر چاکترە. منداڵی پاک و چاک بە کەڵکی دنیاشت دێ و بۆ قیامەتیشت بە کەڵکە. بەڵام منداڵی خراپ و ناساڵح بۆ دنیایش مای نگبەتی و ناڕەحەتیە بۆ داک و باب و هەروەها لە قیامەتیش داک و باب لەوانەیە بەهۆی منداڵەکەیانەوە چەندان گوناه و تاوانیان بۆ بچێت و نەیانتوانی بێ سەیتەرێکیان بەسەریدا. بۆیە فەرمووی خوایە پێم ببەخشە لەلایەن خۆتەوە نەوە و وەچە و منداڵێکی پاک، ئینەکە بێگومان تۆ سەمیع الدوعا، بیسەری هەموو دوعا و هەموو پاڕانەوەیەکی. واضحە؟ ئەوجار فەنادەته المەلائکەة، بانگی زەکەریایان کرد مەلائکەتەکان. طبعاً چەند مەلائکەت بانگیان کردووە؟ طبعاً یەک کە جیبریل بووە، بەڵام بۆ خوا دەفەرمێ هەموو مەلائکەتەکان بانگی زەکەریایان کرد. دەفەرموو لەبەرەوەی دەنگی مەلائکەتەکان یا دەنگی جیبریل کاتێک کە هاتووەوە وەکو وەحی بۆ پێغەمبەران لە هەموو لایەکەوە هاتووە، لە هەر نەک لە جیهەتێکی ڕا. ئەوەن پێغەمبەری خۆشمان صلی الله عليه وسلم کاتێک کە وەحی بۆ هاتووە ئەو کاتانێک کە جیبریلی نەدیوە نەیزانیوە لە لای ڕاستێتی یا چەپێتی یا پێشێتی یا پاشێتی. سەوتی مەلائکەتی وەکو سەوتی بەشەر نییە، وەکو دەنگی مرۆڤ نییە. دەنگی مەلائکەتی کە هاتووە لە هەر چوار دەورەی ڕاهاتووە. بۆیە کە یەک مەلائکەت قسەی کردووە کە ئەنەما هەموو مەلائکەتەکان بەیەکەوە قسەکەیان کردووە. ئەوە یەک و دەشکرێ بڵێن نوێنەری هەموو مەلائکەتەکان جیبریل بووە سەلامی خوای لێبێ کە ئەمینی وەحیە و لە جیاتی هەموو مەلائکەتەکان خوای گەورە جیبریلی بۆ لای پێغەمبەران ناردووە. وێ دەفەرمێت فەنادەته، بانگی زەکەریای کرد مەلائکەتەکان یا مەلائکەتەکە کە جیبریلە، وهوە زەکەریا لەو حاڵەتەدا کە مەلائکەتەکە بانگی کرد لەکوێ بوو؟ قائم، بە پێوە ڕاوەستا بوو. ئەوجار یوسەلی نوێژی دەکرد فی المحرابی، لەناو پەرزگاکەدا. محراب شوێنی ئیمامیە طبعاً کە ئەو کات ئەو هەم پێغەمبەر بووە و ئیمامیش بووە و عادەتەن کە نوێژی کردووە لە محرابی مزگەوتەکەدا یا لە محرابی پەرزگاکەدا نوێژی کردووە کە دیارە لە نوێژەدا ئەگەر بگوترێت چۆن قسەی کردووە. بێگومان پێغەمبەری خۆشمان چەندان جار لەناو نوێژەدا وەحی بۆ هاتووە. ئەوە نییە قسەی وەکو ئێمەیان کرد بێت تا نوێژەکەیان پێ بەتاڵ بوو بێتەوە. وەحیەکی تایبەت بۆ بەس پێغەمبەران لێ تێگەیشتون، بەس پێغەمبەران لێ حاڵی بوون. ئینجا بە ئەمری خوا هاتووە نوێژی ئینسان بۆ خوای دەکا. ئەوە نییە قسەی دنیاییان کرد بێ. فەنادەته المەلائکەة، فریشتەکە یا فریشتەکان بانگی زەکەریایان کرد وهوە لە حاڵێکدا کە زەکەریا قائم بە پێوە ڕاوەستا بوو یوسەلی نوێژی دەکرد فی المحراب، لەناو پەرزگاکە یا لەناو دوانگە و شوێنی ئیمامەتی و پێشەوایەتی. پێیان گوت چی؟ ئەن الله، بێگومان خوا یوبەشیڕک، مژدەت پێدەدا بیەحیا، بە منداڵێک
کە لەگەڵ دایک دەبێ و ناوی چی دەبێ؟ ناوەکەشی دەبێ یەحیا بێ. یەحیا یعنی ئەو کەسەی کە دەژیێ. طبعاً یەحیا زۆر ژیاوە یا کەم ژیاوە؟ کەم ژیاوە ها، بەڵام لەبەر ئەوەی چۆن مردووە؟ کوشتویانە، طبعاً شەهید کراوە لە تەمەنی 20 ساڵیدا. شەهید نەمرێ یا نامرێ؟ نامرێ، شەهید نامرێ. شەهید هەمیشە زیندویە لای خوا. بۆیە دەفەرمون ئەوە ئیشارەت بۆ زەکەریای کە منداڵێکت پێ دەدەم هەمیشە زیندوو بێ، ئەوە ناقەت نەمرێ، بەڵام بە مردوویش هەر زیندوو بێ، بە مردوویش هەر بە زیندوی حساب بکرێ. ئەو جار مصدقاً ئەو یەحیایە بەڕاست دادەنێ کێ؟ بکەلیمەتین، ئەوەی کە بە وشەیەک دروست دەبێ. ئەو وشەیە، ئەو کەسەی کە بە وشەیەک دروست دەبێ کە مەبەستی کێیە؟ عیسایە من الله لەلایەن خوا. طبعاً کامیان پێشتر بووە؟ موسا یەحیایان عیسا؟ یەحیا. بەڵام پێش ئەوەی عیسا لەدایک بێ خوای گەورە خەبەری داوە کە یەحیا کەسێک دەبێ گومانی لە لەدایکبوونی عیسای نابێ وەکو جوولەکەکان توهمە بۆ مەڕیەمەی هەڵبەستن یا ئیمانی پێش ئەوەی لەدایک بێ ئیمانی بەوەی هەیە کە کەسێک بە ئەمری خوا. جا شێوەی دروستبوونی یەحیاش هەر شێوە معجیزە بوو، چونکە بابی تەمەنی 100 ساڵە بووە زەکەریا، دایکی 98 ساڵ بووە، ئەوجار نەزۆکیش بووە. حاڵێ تەمەنی 100 ساڵی و ئافرەتێک کە هەم نەزۆک بێ و هەم پیر بێ، تەمان منداڵ بوون تێیدا بە عەقڵی ئینسانی مەحاڵە، بەڵام لای خوای وەکو گوتم هیچ شتێک مەحاڵ نییە، چونکە خۆی خاوەنە و خۆی ساحیبە. مصدقاً تایبەتمەندیەکی ئەو یەحیای ئەوەی کە بەڕاست دادەنێ بکەلیمەتین من الله، ئەو کەسەی کە بە وشەیەک، وشەکە چییە؟ وشەی کونە، ها، کە خوا بەس وشەی کون بە جیبریلدا دەنێرێت بۆ مەڕیەمەی عیسای پێ دروست دەبێ. ئەو جار من الله ئەو وشەی لەلایەن خواوە دێ. ئەو جار تایبەتمەندیەکی دیکەی یەحیای چییە؟ وەسەیدەن، دەبێتە گەورە و پێشەوای قەومەکەی. تایبەتمەندیەکی دیکەی وەحەسوور، خۆشی بە دوور دەگرێت لە جێبەجێکردنی ئارەزوەکانی و تەنانەت لە ژنهێنان و طبعاً ئەوەی حەڵاڵیش، هاوسەرگیری حەڵاڵیش. جا بۆ نەی کردووە طبعاً بێگومان لەبەرەوە بووە کە هەم تەمەنی کەم بووە و هەم ئەو تەمەنەی هەبووە مەشغوڵی داوەکردن و بانگەوازیکردن و خۆی یەکلا کردێتەوە بۆ بانگەوازی. تا هێندێک کتێبی ئیسرائیلیات باز لەوەی دەکەن کە پیاوەتی نەبوو بێیان نەقسی ئەوەی ئەوانە دوورن لە پێغەمبەران بە هیچ شێوەیەکی ڕاست نین، ئیسرائیلیات و خوڕافیاتن. حەسوور یعنی کەسێک بە حەزی خۆی لە ئارەزوەکانی، لە جێبەجێکردنی ئارەزوە حەڵاڵەکانیشی دوور دەخاتەوە لە پێناوی خوا. ئەو جار وەنەبیەن، مژدەت لێبێ ئەی زەکەریا کە دەبێتە پێغەمبەریش من الصالحین، یەکێکیش دەبێت لە چاکەکارەکانەوە پێش ئەوەی لەدایک بێ. تەمام جارێ کەسێک ئێستا منداڵی نەبێ بەس دوعای ئەوەی دەکا خوایە منداڵم دەیە، بڵێ لەوانە پێشی ناخۆش بە بڵێ خوایە منداڵی ساڵحی دەیە ئەگە خێری تێدا بیدێ، هێندێک کەس ئەو دوعایکە و ئەگەری تێ دەخەی جاری وای پێی خۆش نییە. تەوان ئەو هەرکە دوعا دەکا داوای خاوێنی و پاچێتی دەکا، بەڵام مژدەی پێدەدا خوا لەگەڵیشیدا کە ئەو هەموو تایبەتمەندیانەی هەنە دەبێت چەندە دڵخۆش بوو بێ. فەنادەته المەلائکەة، دوای دوعاکردنەکەی، دوای پاڕانەوەکەی زەکەریای، مەلائکەتەکان بانگی زەکەریایان کرد کە وەهوە قائیم، ئەو ڕاوەستا بوو فی المحراب، لەناو پەرزگاکەی و لە شوێنی نوێژکردنەکەی، یوصلی نوێژی دەکرد لە شوێنی نوێژکردنی. ئەن الله خوای گەورە فەرمووی بێگومان خوا مەلائکەتەکە پێیگوت ئەن الله بێگومان خوا یوبەشیڕوکە مژدەت پێدەدا بیەحیا بە لەدایکبوونی منداڵێک کە دەبێت ناوی یەحیا بێ. طبعاً پێش ئەو یەحیایەی هیچ منداڵێکی دیکە نەبووە ناوی یەحیا بێ. مصدقاً بەڕاست دادەنێت بکەلیمەتین، ئەو پێغەمبەرەی ئەو کەسەی کە بە وشەیەک دروست دەبێ کە من الله کە لەلایەن خواوە دەنێردرێت کە عیسا پێغەمبەرە، وەسەیدەن دەبێتە گەورە و پێشەوای قەومەکەی، وەحەسووڕەن خۆی بە دوور دەگرێت لە جێبەجێکردنی ئارەزوەکانی و ژن ناهێنێ، وەنەبیەن من الصالحین دەبێتە پێغەمبەریش و یەکێکیش دەبێت لە چاکەکارە. قالە ئەو جار زەکەریا زۆرێک لە عولەما دەفەرمون لە خۆشیان ئەو قسەیە کردووە یا لە تەعەجوبیانی لەوەی کە
بەو تەمەنەشی خوای گەورە منداڵی پێدەدات و منداڵەکەشی ئەو هەموو تایبەتمەندیانەی هەنا لە خۆشیان دەڵێ قال ربي گوتی ئەی پەروەردگاری خۆم ئەنە یعنی چۆنی یەکون لی دەبێ بۆ من غولام منداڵ چۆنی بەو تەمەنە بەو حاڵە ئەمن منداڵم دەبێ بۆ خۆی دەفەرمێ وەقەد بەلەغەنی الکیبەر لە کاتێکدا من گەیشتومەتە تەمەنی پیری و بەساڵاتچوویی ئەو جار وەمڕەئەتی عاقیر خێزانەکەشم نەزۆکە یعنی بە گەنجیش منداڵی نەبووە ئێستا کە پیر بووە و نەزۆکیشە بۆ خۆی 120 ساڵ خێزانەکەی دەفەرمون 98 ساڵ نەزۆکیش قال ربي فەرمووی ئەی خوای خۆم ئەنا یەکون لی چۆنی دەبێ من منداڵ یعنی چۆن من منداڵم دەبێ وەقەد بەلەغەنی الکیبەر لە کاتێکدا کە تەوان غولام بە کوڕی دەگوترێ ناوەکەشی گوتووە تەوان پێشتر مەلائیکەتە کە زانیوێتی ئەوەی لەدایک دەبێ کوڕە وەقەد بەلەغەنی الکیبەر لە کاتێکدا من تەمەنم گەیشتۆتە تەمەنی گەورەی و پیری و بەساڵاتچوویی وەمڕەئەتی عاقیر خێزانەکەشم ژنەکەشم نەزۆک قالە فریشتەکە فەرمووی کەذالک هەر بەم شێوەیە ئەمری خوا بڕیاری خوا بەم شێوەیەیە الله یەفعەل خوا جێبەجێ دەکات ما یەشاء هەر شتێک کە بیەوێ هیچ شتێک بۆ خوا بە زەحمەت نییە و هیچ شتێک بۆ خوای گەورە مەحاڵ نییە واضحە قالە فەرمووی ربی ئەی خوای خۆم ئەنا چۆنی یەکون لی دەبێت بۆ من غولام منداڵ دەدرێ بە من منداڵێک وەقەد بەلەغەنی الکیبەر لە کاتێکدا من گەیشتومەتە الکیبەر و تەمەنی پیری وەمڕەئەتی عاقیر وەژنەکەشم خێزانەکەشم نەزۆکە قالە مەلائیکەتەکە فەرمووی کەذالکە بڕیاری خوا بەم شێوەیە خوای گەورە بەم شێوازە بڕیاری داوە الله یەفعەل خوا جێبەجێ دەکات ما یەشاء ئەوەی کە بیەوێ ئەو جار قالە فەرمووی زەکەریا ربی ئەی خوای خۆم دڵنیا بوو لەوەی کە منداڵی دەبێ و یەقینی پەیدا کرد تعجب و سەرسوڕمانیەکەی ڕۆی ئەو جار فەرمووی ئیجعل لی ئایە خوایە ببەخشە بە من نیشانەیەکم پێ بدە با بزانم کە خێزانەکەم حەملی پەیدا کردووە منداڵی لەسکیدایە کە بە بێگومانی ئافرەت کە حەملی دەبێ پێویستی بە چییە بە چاودێریکردنێکی زیاتر هەیە بە تایبەت تەمان خێزانەکەی ئەوی کە پیر بووە و بە ساڵدا چووە بۆیە دەفەرمێت نیشانەیەکم پێ بدە کە بزانم خێزانەکەم حەملی هەیە یان منداڵبوونەکەی نزیک بووتەوە قالە فەرمووی ئایەتوکە نیشانە بۆ تۆ نیشانەی ئەوەی کە تۆ منداڵت دەبێت و خێزانەکەت حەملی پەیدا کردووە ئەوەیە ئەللا توکەلیمە ئەنناسە تۆ ناتوانی قسە بکەی لەگەڵ خەڵکی نە قسە ناکەی ناتوانی زمانت ناگەڕێ قسە بکەی لەگەڵ خەڵکی 3 ئەیامین 3 ڕۆژە ئیلا ڕەمزە ئەگەر بتەوێ قسەیان بکەی دەبێ قسەکانت بە ئاماژە بن بە ئیشارەتی دەست بن سەر بن دەنا زمانت ناجوڵێ بۆ قسەکردن بەڵام وەذکر ڕەبەکە یادی پەروەردگارت بکە لەو 3 ڕۆژەدا کەثیرەن بە زۆری لە قسەکردنێدا زمانی نوتقی گیراوە تەڵان هیچ قسەیەکی ئاسایی پێ نەکراوە بەڵام کەویستوێتی ذیکری خوا بکات و یادی خوا بکە ئاسان توانیوێتی ذیکری خوای پەروەردگار کە ئەوەش موعجیزەیەکی دیکە بووە وەسەبح و هەروە بە پاکی ڕابگرە تەسبیحاتی پەروەردگارت کە بالعەشیی بە ئێواران و والئیبکار و هەروەها بە بەیانیان واضحە قالە زەکەریا فەرمووی ڕەبی اجعل لی ئایە خوایە پێم ببەخشە نیشانەیەک لەسەر ئەوەی کە خێزانەکەم حەملی هەیە و منداڵەکەم لە دایک بوونەکەی نزیک دەبێتەوە قالە ئایەتوکە فەرمووی نیشانە بۆ تۆ نیشانەی تۆ نیشانە ئەوە کە ئێوە منداڵتان دەبێت و خێزانەکەت حەملی پەیدا کردووە ئەوەیە ئەللا توکەلیمە الناسە تۆ ناتوانی قسە بکەی لەگەڵ خەڵکیدا 3 ئەیامین 3 ڕۆژی تەواو ئیلا ڕەمزە تەنها بە ئاماژە نەبێ وەذکر ڕەبەکە یادی پەروەردگاری خۆت بکە لەو 3 ڕۆژەدا کەثیرەن بە شێوەیەکی زۆر یعنی لە زیاتی قسەکردن لەگەڵ خەڵکی ئەو 3 ڕۆژە بەردەوام ذیکری خوا و شوکری خوا بکە لەسەر ئەو نیعمەتەی کە خوا لەگەڵی کردووی
وسبح وهروا بباش رابقرا بالعشي ايواران بتايبتي وهروها بيانيان يا دكري بلين ايواران تا بياني وبيانيان تا ايواره ببردوامي خريكي تسبيحاتو بوتني سبحان الله ذكر كانوا ورد كان بو پەیوەندید لەو سێ ڕۆژەیدا با بەز لەگەڵ خوا بێت و پەیوەندید لەگەڵ خەڵکیدا با لە حاڵەتی ضەروریدا نەبێ. حاڵەتی ضەروریەکەش تەنها ئەو حاڵەتەی کە پێویستە ئەویش بە ئیشارەت و بە ئاماژە. طبعاً ئەوە معجزەیە کە خوای گەورە داویەتی بە زۆر کەسی دیکەش. خوای گەورە هێندێک کەس تەڵەبەیەکەم هەبوو کە قسەی دەکردن فەقیرە جاری و هەبوو ئیحراز دەبوو قسەی بۆ نەدەهاتن کە دەچوە سەر قورئان خوێندنێ بە نیو سەعات قورئانی دەخوێندەوە جارێک زمانی نەدەکرد بە هیچ شێوەیەکی. مەسەڵەن هەیە جەڵدەڵی داوە بە نمونە ناوی منداڵ و خێزانی خۆی لەبیر نەماوە بەڵام ئەو قورئانەی کە پێشتر لەبەری بووە بەڕەوانی وەک خۆی هەمووی دووبارە کردوتەوە. تەواو ئێستا هەر ئەوەی دەیان ناسم هەمویان لە ژیاندان لە حەیاتدانە کە ئەوانە جاری وایە خوای گەورە وەکو معجزە وەکو ذیکر و گەورەی ذیکر و تەسبیحات و کەلامی خوای گەورە زمانت لەوانە لە نوتق ناخا ئەوەی زەکەریاش شێوە معجزەیەک بووە. ئەو جار دێتە سەر باسی مەڕیەمەی وإذ قالت الملائكة دیسان دەفەرمێ بیرکەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا بیر قەومەکەتی بێنەوە ئەو کاتەی کە قالت الملائكة گوتیان فریشتەکان جا ئەوە هیچ یەحیا لەدایک بوو وە گەورە بوو. ئەو جار چونکە زەمەنی لەدایک بوونی یەحیای وەکوتم پێش ئەو زەمەنە بووە کە مەڕیەمە تازە منداڵە و تازە پێدەگا و گەورە دەبێت. لەدایک بوونی عیسای دواترە کە مەڕیەمە گەورە دەبێت و تەبەن دەکەوێتە تەمەنی شوکردن و مێرکردن بەڵام مێرد ناکات و شوو ناکاو و ئیشیشی تەنها مانەوەیە لە مەعبەد و لە پەرستگا و تێکەڵبوونیەتی لەگەڵ خوا و پەیوەستبوونیەتی لەگەڵ خوای گەورە ئالەو کاتانەدا ڕۆژێک لە ڕۆژان و لە کاتی عیبادەت و خواپەرستیدا مەلائیکەت و فریشتە دێن بۆ لای مەڕیەمەی و گفتوگۆی لەگەڵ دەکەن. وإذ قالت الملائكة بیر بکەنەوە کە کاتێک گوتی مەلائیکەتەکان دیسان لێرەش یەک مەلائیکەت بووە تەنها جیبریل بووە بەڵام لەبەرەوەی دەنگی مەلائیکەتەکان لە هەموو لایەکەوە دێت یان دەکرێت بڵێن جیبریل نوێنەری مەلائیکەتەکانە بۆیە خوای گەورە بە جەمع و بە کۆهێناویەتی بیر بکەنەوە کاتێک کە ئەو کاتەی مەلائیکەتەکان گوتیان یا مەڕیەم و ئەی مەڕیەم إن الله بێگومان پەروەردگارت ئیستەفاکی ئەتۆی هەڵبژاردووە ئەتۆی دیاری کردووە بۆچی؟ بۆ ئیشێک کە کەسی دیکە نەیکردووە بۆ تایبەتمەندیەک کە نەدراوە بە هیچ کەسێکی دیکە بە هیچ ئافرەتێکی دیکە لەسەر زەوی نەبووە منداڵی ببێ بەبێ پیاو بەبێ مێرد. إن الله استەفاکی بێگومان خوای گەورە تۆی هەڵبژاردووە دیاری کردووە بۆ ئیشێکی تایبەت و دەگمەن. ئەو جار وەطەهەرەکی بە پاکیشی ڕاگرتووی بە خاوێنیشی ڕاگرتووی کارێکیشی بۆ کردووی کە هیچ کەس دەستی بۆ نەهێناوی و هیچ کەس دەستی پێ نەکەوتووی و هیچ کەسێکیش ناتوانێت متهمت کات و وەک دەڵێ تۆمەتبارت کا بە خراپەکاری. ئەو جار وەستەفاکی و هەڵیشی بژاردووی بۆ قیامەتێ على نساء العالمین بەسەر هەموو ئافرەتانی جیهاندا هەم لە دنیادا خوای پەروەردگار هەڵی بژاردووی ئیشێکت پێدەکا کە بە هیچ کەسێکی دیکەی نەکردووە و لە قیامەتێشدا مەڕیەمە یەکێکە لەو چەند ئافرەتانەی کە گەورەی ئافرەتانی بەهەشت. وإذ قالت الملائكة بیرکەنەوە کاتێک کە مەلائیکەتەکان گوتیان یا مەڕیەم و ئەی مەڕیەمە إن الله استەفاکی بێگومان پەروەردگارت ئەتۆی هەڵبژاردووە وەطەهەرەکی و بە پاکی ڕاگرتووی یا بە پاکیشت ڕادەگرێ وەستەفاکی على نساء العالمین و هەروەها هەڵیشت دەبژێرێت بەسەر هەموو ئافرەتانی جیهاندا. ئەو جار پێشەوەی ئەوەکەی پێ بڵێن خەبەرەکەی پێ بڵێن پێی دەڵێن یا مەڕیەم و ئەی مەڕیەم بەڵام مەڕیەمەش ئامادە باشیەکی نەفسی هەر هەبووە لەدایکبوونی خۆی زانیوە چۆن لەدایک بووە بە شێوە معجیزە دایکی پیر بووە بە ساڵاچوو بووە نەزۆک بووە و مەڕیەمەی مەڕیەمە بووە یەحیای دیوە کە کوڕەپوریەتی تەبەن یەحیا وەچاوی لێ بووە وەزانیوێتی لە پوری بووە کە تەمەنی 90 ئەوەندە ساڵەیە و نەزۆکە و لە زەکەریایە کە بەخێوی کردووە و تەمەنی ئەوەندەیە وەک دەڵێ جۆرێک لە یەقینی بەدەسەڵاتی خوا هەبوو کە گومانی لە یعنی ئامادە باشێکی
دەرونی هەبووە بۆ ئیشێک کە وەک دەڵێ تایبەت بشێت و دەگمەنیش بێت و کەسی دیکە نەیکردبێ ئەویشە. خوای گەورە بە مەلائیکەتەکان دا پێی دەڵێ یا مەڕیەم و مەلائیکەتە ئەی مەڕیەم ئوقنوتی ملکەت بە گوێڕایاڵ بە بۆ پەروەردگارت، ئەنی چی فەرمانت پێکرا لەلایەن پەروەردگارەوە بە خۆشحاڵی و فەرمانەکە جێبەجێ وەسجودی بچەمەوە سەر لەسەر زەویدانێ بۆ خوا وەرکعی و هەروەها بشتەمەوە خۆشت نەوی کە ڕکوعیش ببە مع الراکعین لەگەڵ ئەوانەی کە ڕکوع دەبن و دەچەمنەوە بۆ خوای پەروەردگار. یا مەڕیەم اقنوتی لربیکی ئەی مەڕیەمە اقنوتی لربیکی گوێڕایەڵ بە بۆ پەروەردگارت و وەسجودی کڕنۆش ببە بۆ خوا وەرکعی مع الراکعین و هەروەها ڕکوعیش ببە لەگەڵ ئەو کەسانەی کە بۆ خوا ڕکوع دەبن. جا خوا دەفەرمێ ذالکە ئەوە جارێ نەهاتۆتە سەر لەدایک بوون و شێوەی لەدایک بوونەکەی و تایبەتمەندیەکانی عیسای، ذالکە ئەوەی کە لێرە باس کراوە لەدایک بوونی مەڕیەمەی لەدایک بوونی یەحیای و هەروەها شێوەی لەدایک بوونی عیسای خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ من ئەنباء الغەیبی لە دەنگ و باس و ڕووداوە شاراوە و نهێنیەکانن. بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانە هەموو غەیب بوون. پێغەمبەر پێشتر صلی الله علیه وسلم ئەو بەسەرهاتانەی نەبیست بوون، چونکە نە تەوڕاتی خوێند بوویەوە نە ئینجیلی خوێند بوویەوە و نە خوێندەواریشی هەبوو و دیسان مەسیحیەت و وەک دەڵێ دینی یەهودیەتیش لەناو خەڵکی مەککەدا باو نەبوو. ئەو بەسەرهاتانەی کە پێغەمبەر بۆی باز دەکران و دەیبیستن لای وی هەمووی غەیب بوون، هەموو شاراوە بوون. ذالکە ئەوەی کە بۆت باز دەکرێت و لێرە باز کراوە من ئەنباء الغەیبی لەو دەنگ و باس و بەسەرهاتانن کە نهێنی و شاراون نوحیه ئیلەیکە وەکو نیگا و وەحی و فەرمان دەینێرین بۆ لای تۆ. خوا دەفەرمێ وەما کونتە لەدەیهم خۆ تۆ لەوێ نەبووی ئیذ یولقون ئەقلامەهم کاتێک کە هەڵیان دەدا قەڵەمەکانیان دارەکانیان. بۆچیان دارەکان و قەڵەمەکان هەڵدەدا؟ بۆ ئەوەی دەرکەوێت کە ئەیهم کامەیان یەکفولو بەخێو کات بەرپرسیارەتی بەخێوکردنی مەڕیەمەی لەخۆ بگرێ. گوتمان کە مەڕیەمە لەدایک بوو لەبەرەوەی لە بنەماڵەیەکی گەورە لەدایک بوو هەموو ئەوانەی کە لە دەوروبەری بنەماڵەی عیمران بوون بابیشی نەما بوو تەوان هەم وەکو سۆز هەم وەکو چاکی و باشی لەگەڵ بنەماڵەکەیدا منافەسەیان بوو هەر یەکەی داوای دەکرد کە مەڕیەمە بچێتە لای ئەوی ئەو بەخێوکە ئەو بەخێویکە. بۆیە دەفەرمێ وەما کونتە لەدەیهم تۆ لەوێ نەبووی ئیذ یولقون ئەقلامەهم کاتێک کە هەڵیان دەدان قەڵەمەکانیان و وەک دەڵێ تەختەکان کە تەبەن ئەوەکەیان پشکەکەیان لەسەر نووسی بوو بۆ ئەوەی ئەیهم دەرکەوێ کامیان یەکفولو بەرپرسیارەتی گەورەکردنی مەڕیەمەی لەخۆ دەگرێ. وەما کونتە لەدەیهم و هەروەها تۆ لە کنیان نەبووی و تۆ لەوێ نەبووی ئیذ یەختەسیمون کاتێک کە کەوت بوونە دمەقاڵێ و ناکۆکی لەسەر بەخێوکردنی مەڕیەمە. منافەسەیان بوو هەمویان تاخوا کێ بەخێویکە نەک لەی بێزار بن، هەمویان تامەزرۆ بوون و حەزیان دەکرد و ئارزووی ئەوەیان بوو مەڕیەمەیان بدرێتە دەست و شەڕەفی ئەوەیان پێ ببەخشرێ کە ببنە سەرپەرشتیکاری مەڕیەمە سەلامی خوای لێبێت. بەڵام تەبان قەدەری خواوا بوو کە پشکەکە چەند جار کردیان هەمویان بۆ زەکەریا دەرچوو لەبەر چەند هۆکارێک. زەکەریا مێردی پوری بووە تەبان مەڕیەمە دەچوە لای پوری کە پور معلومە تەبان ئەگەر حاڵەتی ئاسایی بێ وەکو دایکی وایە تەبان و دووەم زەکەریا پێغەمبەر بووە و پاشان خوێندەوار بووە بۆی مەڕیەمە لە شوێنێک گەورە ببێ لە بنەماڵەیەکدا گەورە بکرێ نەک هەر خواردنی پێ بدرێ لایانی ڕوحی و معنەویشی سەرپەرشتی بکرێ. بۆیە هەموو کاتەکان تەبەن قوڕعەکە بۆ زەکەریای دەرچوو فعلەن وەکو دەرسی ڕابردوو باسمان کرد زەکەریا بەخێوی کرد و بە جوانترین شێوەش بەخێوی کرد. ذالکە ئەو ڕووداوانە من ئەنباء الغەیبی لە دەنگ و باسە شاراوە و نهێنیەکانن. نوحیه ئیلەیکە نیگای دەکەین و دەینێرین بۆ لای تۆ وەما کونتە لەدەیهم تۆ لەدەیهم لەکن ئەوان نەبووی ئیذ یولقونە کاتێک کە هەڵیان دەدان ئەقلامهم ئەقلام یعنی قەڵەمەکانیان یا دارەکانیان. بۆچی هەڵیان دەدان؟ بۆ ئەوەی دەرکەوێت کە ئەیهم کامەیان یەکفولو بەخێو کات مەڕیەمە سەلامی خوای لێبێ وەما کونتە لەدەیهم و هەروەها تۆ لەوێژ نەبووی ئیذ یەختەسیمون کاتێک کە
دەکەوتنە دمەقاڵە و ناکۆچی لەسەر بەخێوکردنی مەڕیەمە. ئەو جار دەفەرمێ ئذ قالت المەلائکەة و بیر بکەوە کاتێک کە مەلائکەت و فریشتەکان گوتیان یا مەڕیەم ئەی مەڕیەم إن الله يبشرك بێگومان خوای گەورە مژدەت پێدەدا بەچی بکەلیمەتین منه بە کەلیمەیەک لەلایەن خۆی یعنی بە کەسێک کە لەدایک دەبێ بەڵام بەهۆی پیاوەوە نا بەهۆی ئەمرێک بەهۆی فەرمانێک بەهۆی وشەیەک کە خوا لەلایەن خۆیەوە ناردوێتی. واضحە؟ ئەو جار ئیسمه ناوەکەشی دەبێت چی بێ؟ المەسیح دەبێت مەسیح بێ. طبعا مەسیح ناوە یا لەقەبە؟ طبعا لقبها لقبكي مسيح دبي مسيح بمعنى سيدي طبعا كومالك معناه هان عندك دفرمون مسيح بمعنى ممسوحه يعني او كسيكا هرچی کم و کوری و تاوان هي خوای گەورە لەسەری دەستڕێتەوە. عندك دفرمون مسيح بو معنای دەستی پیرۆز و مبارەکە بەر شوێنێکیدا دەست بێنێت شوێنەکە بەرەکەتدار دەبێ یان مەسیح بەو معنای دەست بە هەر کوێر و بەڵەک و نەخۆش و هەتا مردوانیش دابێنێ مردووەکەش زیندوو دەبێتەوە لە شوێنی خۆی هەڵدەستێتەوە. بۆیە مەسیح یعنی دەست پێداهێنان یان سڕینەوە هەر کامێکیان گەستڕینەوە بێ یعنی گوناهەکانی لێسراونەتەوە کە گوناهی هەر نەبوون طبعا چونکە هەر کە لەدایک بووە بە پێغەمبەری لەدایک بووە پێغەمبەرانیش مەعسوومن بەڵام کەسێکی مبارەک بووە طبعا وەکو بەرەکەت و پیرۆزیش دەستی بە هەر شوێنێکدا هێنابێ بەرەکەتداری کردووە و وەکو چارەسەریش یەک لە موعجیزەکانی ئەوە بووە کە دەستی بە کوێردا هەتا کوێری زگماک دەستی پێداهێنابێ چابۆتەوە بەڵک گول کە ئەوانە نەخۆشیێک بوون کە هیچ چارەسەرێکیان نەبووە ئەو کاتە تەنانەت مردوو کە داواکرابێ لەسەر قەبران دەستی بە قەبرەکەی داهێناوە بانگی مردووەکەی کردووە هاتوۆتە دەرێ باسی مردن و گۆڕی بۆ خەڵکی کردووە بەڵام دووبارە چۆتەوە وێنەک یەکجاری زیندوو ببێتەوە. ئەو جار ناوەکەشی عیسایە کونیەکەشی ئیبن مەڕیەمەیە لە زمانی عەرەبیدا ئەبوو زۆرتر ئەب بەکاردێ ئەبوو فڵان یان بەڵام ئەو لەبەرەوەی بابی نەبووە پێدەوترێ ئیبن مەڕیەم. وەجیهەن دەبێتە کەسێکی دەگمەن و تایبەت و وەک دەڵێ پایدار و ڕێزدار فی الدنیا والآخرە لە دنیا و لە دوا ڕۆژیش ومن المقربين ويكيش دبل لنزيكاني خوا جا تايبت من جكاني عيسى جاري ماون للا فرقي دي كدانا إذ قالت الملائكة بيربكنوا كاتك كملائكة كان فرشت كان قتيان يا مريم أي مريم إن الله طبعا مريم لشوي بو كاتا لرباسناك لسورة طه ومريم وأنا شوتا شوينشي بنا لبن درخت خريك عبادة كردن وخوا پرستی بوا لە حاڵەتی تەنیایی و وەک دەڵێ بەتەنەیدا فریشتەکە لی پێدا بووە و ئەو فەرمانەی پێکردووە تەمەن بێگومان فەرمانەکەش دەفەرمێ مژدەت پێدەدا بەڵام مەڕیەمە پێی خۆش بۆ یا پێی ناخۆش بوو یەکەم جار پێی ناخۆش بوو زۆر لەسەری قورس بوو چونکە لە چی دەترسا لە زمانی خەڵکی لەو توهمانە دەترسا دوایە چۆن وەڵامی خەڵکی داتەوە إذ قال إن الله يبشرك بێگومان خوا فەرمانت پێدەکا بكلمة منه بكسك كبكلمة وشيك دروز دبك للان خواوة دنيردري اسمه ناوكي المسيح عيسى ابن مريم مسيحي شا لقبكي عيسى شكري مريم شا وجيها في الدنيا والآخرة دبيت كسيك دقمن وتايبت وقورة لدنيا لقيامتش طبعا لدنياش استاج لقل دابي زورترين شوين كوتي هي لبيغمبري إمش زورترها قرب دروز ببناو مسيحي زورترين لمسلمانان ومن المقربين وهروها طبعا لقيامته شريك قالت بينس بيغمبر أولو العظم كان يكيك لو بيغمبراني ها كخوا بردويتي وآسمان وإستاج نيمران بو نيكشتو الزورترين تمني بيداوا ومن المقربين ويكيك يجدبه لنزيكان إخوة صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.